بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە مانگی ڕەمەزاندا کارەبای نیشتیمانی سێ کاتژمێر کەم دەکات. وەزارەتی کارەبای حکوومەت هێرێمی کوردستان ڕای دەگەنێت خشتەی پێدانی کارەبای نیشتیمانی بۆ مانگی ڕەمەزان لە نێوان 15 بۆ 16 کاتژمێر دەبێت. کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی گەرما لە کاتێکدا ماوە 24 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئیرۆدەی کێشەی کەمی کارەبان و تا ئێستا چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەدەوزراوەتەوە. بە میواندارێک لە بەڕێزان ئومێد محەممەد بەڕێوەبەری کۆنتترۆڵی کارەبای هەرێم لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری هەولێرەوە سیروار حەمەد بەڕێوەبەری کارەبای هەولێر لەگەڵمان دەبێت. سەرەتا لە بەشی یەکەمدا باز لە کێشەی کارەبا دەکەین، دواتر لە بەشی دووەم باز لە کێشەی لامەرکەزیەت دەکەین بە ئامادەبوونی دکتۆر غاڵب محەممەد سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان سێ کاتژمێر کەم دەکات. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرما و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان سەر هەڵدەداتەوە. بەپێی ڕاگەاندراوێکی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاندا لە نێوان 15 بۆ 16 کاتژمێر دەبێت. بەو پێش کارەبای نیشتیمانی بە بەراورد لەگەڵ مانگی ڕابردوو سێ کاتژمێر کەم دەکات. وەزارەتی کارەبا ئەگەری پێدانی 15 بۆ 16 کاتژمێر کارەبای بە هاوڵاتیان بەستۆتەوە بۆ ڕوونەدانی کێشەی تەکنیکی لە وێزگەکانی کارەبای هەرێم. ئێستا وێزگەکانی کارەبای هەرێم توانای بەرهەمهێنانی 2600 مێگاوات کارەبایان هەیە لە کاتێکدا خواستی بەکارهێنانی کارەبای هەرێم 4500 مێگاواتە، واتە 1900 مێگاوات کورتهێنان هەیە. هاوکات وەزارەتی کارەبای هەرێم داوا لە هاوڵاتیان دەکات هاوکاری بکەن لە زیاد بەکارنەهێنانی کارەبا بۆ ئەوەی بتوانرێت 15 بۆ 16 کاتژمێر کارەبای نیشتیمانی هەبێت. ماوەی 24 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گیرۆدەی کێشەی کەمی کارەبان و تا ئێستاش حکوومەتی هەرێم پلانی استراتیژی نەبووە بۆ چارەسەری بنەڕەتی لە کێشەی کارەبادا. ئێستا هاوڵاتیانی هەرێم خەون بەوە دەبینن ئاخۆکەی کێشەی کارەبا بە تەواوی چارەسەر دەبێت. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم. کاگومێ دەگەر لە بەڕێستان و دەستکەمە خێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. باز لە شتەی پێدانی کارەبا بکەین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان. بۆچی بڕی کارەبای نیشتیمانی کەمی کردووە؟ زۆر سپاس. من حەزەکەم لێەوە دەست پێ بکەم کە ئەڵێ کارەبای لە راپۆرتەکەی جەنابتانە کە باسدەوە ئەکاوە بە شێوەیەکی عامیش زۆربەی کات ڕاگەیاندنەکان کە باز لە کەمبوونەوەی کارەباکەن، ینی باسدەوە هەن کە کارەبا کەم دەکات. خۆی کارەبا کەم ناکە، واتە ئەگەر بە تعبیرە علمەکەی لێکی بینەوە توانای بەرهەم ڕەنگە زیادیش بکە. چکم تۆ لە هاوینە پلانی بەردانەوەی ئاو هەیە کە لەوێ وێزگە کار و ئاوەکان لە جاران زیاتر توانای بەرهەمیان هەیە. بە نمونەیە ئێمە لە دوکان دەربەندیخان نزیکی 300 مێگاوات بەرهەمهێنین کە لە زستانە 50 بۆ 100 مێگاواتمان بەرهەمهێنا یا لە وەرزەکانی ترە. بە مەبەست دیێرە ئەوەیە کە منەوە ڕوونکەمەوە بەرهەم کەم ناکە و بەڵکو بەرهەم زیاد دەکا. بۆیە کارەبا کەم ناکە وەکو بەرهەم، بەڵکو ئەوە خواستەوە ئەکا. خواستەکە ئەوەندە زۆرە کە کاردەکانی بوونی کارەبا کەمەکەن. واتە بە معادلە علمیەکەی ئەبێ بڵین ئەو بەرهەمەی کە هەمانە لە بەرامبەری زیادبوونی ئەو خواستە نییە. هەر کاتێک بەرهەم بەرامبەری خواست نەبوو کاتەکانی بوونی کارەبا لە 24 کاتژمێر نەخوارەوە. هەتا وەکو ئەم بەرهەمە لە بەرامبەری خواستانە بێ و خواست زۆر گەورە بێ کاتەکانی بوونی کارەبا زیاتر کەمەکەن. جال ئێمە ساڵانە بەداخەوە لە وەرزی زستانیش و لە وەرزی هاوینشا ئێمە تووشی ئەم حاڵتە ئەبین کە خواست گەورەترە بێ لە بەرهەم و بۆ پێش کاتەکانی بوونی کارەبا کەمەوە. ئێستا و خشتێک کە دانراوە بۆچی مستەر 16 کاتژمێر 15 بۆ 16 کاتژمێر دانراوە لەسەر چ بنەمایەکە کاتێککە مانگی ڕابردوو مەسەرەن بڕەکە زیاتر بوو؟ بەڵێ مانگی ڕابردوو توانای بەرهەم لەوەی کە ئێستا جەناب لە راپۆرتە ئەشتا باست کرد کەمتر بوو. بەڵام ئەم مانگە توانای بەرهەمیش زیادی کردووە، بەڵام
خواستەکە واتە دیمان دەکە بە شێوەی چیوە بەرز بۆتەوە کە کاتەکانی بوونی کارەبا ناتوانانی وەکو مانگی پێشوو بدەیت حاڵەتی کەمبوونەوەی کارەبەکە ئەلەویایە ئێمە توانای بەرهەممان لە مانگی پێشووە کەمتر بۆ لە 2300 مێگاوات کە دابشکاوە بەسەر پارێزگاکانی هەرێمە لە کاتێکا سەر و هەژە کاتژمێر کارەبامان پێداوە بەڵام ئێستا بە تێکرای 2500 بۆ 2600 مێگاوات ئەتوانین 15 بۆ 16 کاتژمێر کارەبای پێ بدەین بۆچی چکم ساڵانە ڕێژەی خواست لە هاوینە بە شێوەیەکی نائاسایی زیادەکە کە چەندین جار و لە چەندین بۆنایە مە باسمان کردووە کە ئەم ڕێژەیە لە ستاندەرەتی جیهانی ئاشتیوان نییە ستاندەراتی جیهانی ساڵانە ڕێژەی گەشەی لۆت ئەوە کە پێڵن لۆت گرۆت ساڵانە لە سەدا 3 بۆ 4 تێ ناپەڕێ لە هیچ وڵاتێکی دنیاە بەڵام بەداخۆ لای ئێمە هەندێک جار لە ساڵ 15 تێپەڕانەوە تا 20 ڕۆیشتووە بەڵام وەکو چۆن ستاندەرد لە زیادکردنی خواست زیادە بەڵام لە وڵاتانی جیهانیش کەمبوونەوەی کارەبا بەم شێوە هەیە کاتەکانی نەخێر ئێمە قسەمان لەسەر پرۆسس علمیەکەیە ینی ڕەنگە مەسەرەن گرفت لە توانای بەرهەم لە قۆناغێکە مەسەرەن توانای بەرهەم بەقەدەری ئەو خواستە نەبوو بێکە لە هەرێمی کوردستان هەبووە یا مەسەن پلان وەکو پێویست نەبووە یان با بڵێن پارە وەکو پێویست نەبووە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە مەسەن بەپێ ئەو ماستەر پلانەی کە وەزارەتی کارەبا هەیەتی ئێمە دایمەن وفقێکمان هەبووە ینی خاڵێک هەبووە سیرمان کردووە کە لە شوێنێکا پێی بگەین بەڵام بەداخەوە ئێمە لە 2013 بەدواوە تەواوی پلان پرۆژەکانمان ڕاوەستا قەیرانی دارایی کاریگەریکی ڕاستە و خۆی لەسەر وەزارەتی کارەبا کرد چکم وەزارەتی کارەبا جەنابتان ئەزانن وەزارەتێکی خزمەتگوزاریە ڕۆژانە فراوان بوون لە ئەم تۆڕا دروستە بێ و خواست لەسەری زیاد بێ بۆیە هاوبەشەکانی زیادەکەن بۆیە ئەگەر ڕاستە و خۆ کە پلانێک دائەنی پارەی پێویست نەبێت کە پلانەکە و جێبەجێ نەبوو نەک لە شوێنی خۆت ڕادەوەستی بەڵکو ئەگەڕێتەوە زۆر باشە بەس سەبات بۆی کە هیچ زمانەتێکەیە کە ئەو 16 کاتژمێرە مەسەلەن بدرێ بە هاوڵاتیان لە مانگی ڕەمەزان بەڵێ ئەگەر ئەو توانایی کە ئێمە هەمانەوە بۆ خوێندنەوەی کە وەزارەتی کارەبا کردوێتی بۆ خواستەکە بۆ توانای بەرهەمەکە واقعی شەبەکەی ئێمە ئەگەر گرفت نێتە پێشەوە گرفت بۆ واتایی کە لە دەرەوەی ئیرادەی ئێمە بێ واتە مەسەن بۆمونە ڕاوەستانی یەکەیەکی گەورە دابەزینی پستانی غازی لە ناکاو هەموو ئەمانە بەڕاستی حاڵەتێکن لە دەرەوەی ئیرادەی ئێمن و ئەمە قەرەبووکردنەوەی سەختە بێ بەڵام بەپێی ئەو داتانێک کە لە بەردەستی ئەمایە و خوێنەوەمان بۆ خواستەکە و توانای بەرهەمەکەمان ئێمە ئەو ماوەی کە ڕامان گەاندووە ئینشاڵڵا جێبەجێ سپاس دەکەم دواتە گرێمەوە لای بەرەزە گرفتینە لای کاک بەڕێز کاک حسێن کاک حسێن زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا باز لە شاری هەولێر بکەین ئێستا هەولێری پایتەخت لە ڕووی هاوبەش و لە ڕووی خواسیشەوە تا چەند لە وەرزی گەرمادا خواست لەسەر کارەبازیات دەکەوەیە و پێویستان بە چەند مێگاوات کارەبایە وەکو شاری هەولێر بۆی کە بتوانن لە وەرزی گەرمادا کارەبای پێویست بۆ هاوڵاتیان دابی بکەن لە پارێزگای هەولێریش وەکو پارێزگاکانی دیکەی هەرێمی کوردستان لەگەڵ هاتنی وەرزی گەرما و بەرزبوونەوەی پلەی گەرما بێگومان خواست لەسەر کارەبا زیاد دەبێت تاوەکو دوێنێ بەر لە هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز دەستپێکردنی یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆز ئێمە ڕێژەی خواست نزیکەی 1200 مێگاوات بوو تێگرایەکەی بەڵام شەوی ڕابردووە لە یەکەم شەوی ڕەمەزانەوە بە حقت خواست لەسەر کارەبا ئێزگار زۆر بەرزەوە بوو کە گەیشتە زیاتر لە 1400 تاوەکو 1450 مێگاوات ئەوە ژوای کرد ئەو خشتەی کە دامان نابوو نەتوانرێ وەکو خۆی جێبەجێ بکرێتن و کاریگەریەکی زۆری لەسەر خواست لەسەر کارەبا کرد لە پارێزگای هەولێر بەڵام ئەگە ئیجازە بفەرمونون هەروەکو ڕوونکردنەوەیەک لەسەر راپۆرتە سەرەتاییەکەی جەنابتان کە پێشکەشتان کرد حەز دەکەم ڕوونکردنەوەیەک بدەم لە حەقت کە بە پێویستی دەزانم ئەویش ئەوە بێچێک لە خاڵەکان تێیدا ڕوونکرابەوە کە حکوومەتی هەرێم و وەزارەتی کارەبا پلانی استراتیجی نەبوو لۆ چارەسەرکردن
بەرهەمهێنانکردنی کارەبا بەڵام من دەمەوێت ئەوە بڕێم تاوەکو کۆتایی ساڵی 2013 یاخود لە هاوینی 2013 ئێمە زیاتر بە تێکرار زیاتر لە 22 کاتژمێر کارەبامان هەبوو لە هەرێمی کوردستاندا لە سەرجەم پارێزگاکاندا و ساڵ بە ساڵیش لە ساڵی 2006ەوە کە دەست کرا بە بەرهەمهێنان بەڵە ئاستی کاتژمێرەکانی هەبوونی کارەبا ساڵ بە ساڵ باشتر و بەرەو باشتر دەڕۆیشت تاوەکو ئەوەی کا لە سەرەتای 2014دا تووشی ئەو قەیرانە نەبووین کە تووشی بووینەوەیەکی چەند داعش و دووەمیان هاتنی و ئاوارە زۆرە کەوای کرد ڕێژەی نزیکەی 130 دانیشتوانی هەرێم زیاد بکا کە ئەوانش پێویستیان بە خزمەتگوزاری هەیە لە ناو خزمەتگوزاریەکانیش بێگومان کارەبایە و هەروەها قەیرانی دارایی کەوای کرد ڕەنگە ئێستا بەشێک لە وێزگەکانمان بەهۆی قەیرانی دارایی نەتواندرێت سوتەمەنیان لۆ دابین بکرێت و هەروەها هێڵەکانی گواستنەوە و پرۆژەکانی دابشکردنی کارەبا نەتواندراوە بەشێکی هەرە زۆریان جێبەجێ بکرێن ئەوانە وایان کردیەکە لە جیاتی ئەوەی کە وەکو پێشوو تاوەکو تا ساڵی 2013 بەجێرێ و پلان استراتیجی وەزارەتی کارەبا داڕشت بوو ڕەوشی کارەبا بەرەو باشی دەڕۆیشت بە ئەو جارە بە پێچاوانەوە بێتەوە کاتەکانی هەبوونی کارەبامان کەم بێتەوە. بەڵێ زۆر باش کە حسێن بەرزت ڕخنت لە راپۆرتەکەی ئێمە بوو سەبارەت بۆی کە پلانی استراتیجی نییە بەڵام ئەگەر بە بڕای بەڕێستانیانی ئەگەر پلانی استراتیژیە بووە لە ماوەی مەسەلەن 25 ساڵدا ئایا نەدەبوو ئێستا ئێمە خاوەنی کارەبای بەردەوام بووین؟ پلانی استراتیژی پلان تەنها ئەوە نییە لەسەر کاغەز پلان دابڕێژی و تەواو پلان پێویستی بە جێبەجێکردن هەیە پلانەکە وەکو گوتم تاوەکو کۆتایی 2013 بەڕێوە دەچوو بە باشی بەڵام لە سەرەتای 2014 و لە دوای دروستبوونی ئەو قەیرانەی کە ڕویان لە هەرێمی کوردستان کرد نەتواندرا ئەو پلانە جێبەجێ بکرێت ئەگەر نا پلانەکە جێبەجێ بکرابایە دەبوو ئێمە لە ساڵی لە سەرەتای ساڵی 2017دا 24 کاتژمێر کارەبامان زیاتر هەبووە لە 24 کاتژمێر کارەبامان هەبووە و کارەبامان زیاتر لە پێداویستیەکانی هەرێمی کوردستان هەبووە بەڵام ئەو کێشە و گرفتانەی کە هاتە پێشەوە قەرانەی کە هاتنە پێشەوە وایان کرد پلانەکە جێبەجێ نەبن. بەڵێ زۆر باشە سەبارەت بۆی کە بەرز زووتت لەگەڵ هاتنی وەرزی گەرما ئێستا خواست لە پارێزگای هەولێر یاخوڵێن لە شاری هەولێر لەسەر بەکارهێنانی کارەبا زیادی کردووە ئێستا هەولێر لە هەموو لە دوو بڵێن سێ پارێزگاکەی تر زیاتر پێویستی بە کارەبایە لەبەرەوەی هاوبەشی زۆرە بە حکمی ئەوەی هەڵکەوتەی پارێزگای هەولێر وایە کەشوهەوا یاخوب پلەی گەرمی لە پارێزگای هەولێر بەرزترە لە پارێزگاکانی دیکەی دوهۆک و سلێمانی ئەوە وای کردیە بەرزبوونەوەی خواست زووتر لە هەولێر دەست پێ بکەوە هەروەها ئاستی بەرزبوونەوەی خواست لە وەرزی هاویندا زیاتر بێت وەکو لە وەرزەکانی دیکە وەکو لە پارێزگاکانی دیکەش بێگومان ئەوەش کاریگەری خۆی دەبێت لەسەر کاتەکانی هەبوونی کارەبا لەلایەک و لەلایەکی دیکەشەوە شێوازی ئەو کارەبایی کە دەگا بە هاوڵاتیان بەهۆی ئەو بارە زۆرەی کە دروست دەبێت لەسەر تۆڕەکانی کارەبا وا دەکات کە کارەبا زۆر بە دروستی بە هاوڵاتیان نەگات ڕەنگە لە زۆر کاتدا بە پسڕپسڕی و بە ناڕێکی بگات بە هاوڵاتیان. بەڵێ سپاس دەکەم دواتە دەگرێم وڵای بەرز کە حسێن زۆر سپاس کاک ئومێد دەگەر بێم وڵای بەرز سەبارەت بە پێدانی کارەبا لە نێوان پارێزگاکاندا ئێستاوەی کە دیاری کراوە 16 کاتژمێرەکە مەسەلەن 15 بەدات پەروەری لەنێوان پارێزگاکان دابەش دەکرێت یاخود جیاواز دەکرێت لەنێوان پارێزگاکاندا. بەڵێ ئێمە لە بەڕێوەبەرایەتی کۆنتڕۆلی کارەبای هەرێم مهمەی ئەساسی ئێمە ئەوەیە کە ئەو بەرهەمەی کە لە هەرێمی کوردستان هەیە بە شێوەیەکی دادپەروەرانە دابەشیکەین بەسەر پارێزگاکانی هەرێمە بەپێی ئەو ڕێژەی کە بۆی دیاریکراوە و ئەوانیش لە ڕێگەی ئەو مێگاواتێکەوەری ئەگرن تحقیقی دادپەروەریەکەن لە تەواوی فیدەرەکان و لە تەواوی هاوبەشەکانیانە. گرنگەوەیە کاتەکانی بوونی کارەبا لە هەموو ناوچەکان وەکو یەک بن ئەگەر چی لە ساڵی پارە کرا بە ڕێژە و ڕەنگە ئەو ڕێژەیەش هەمان ئەو حاڵەتە با بڵین چۆن کرا بە ڕێژە تحقیقاتەوە کرا بە ڕێژە لە دوای ئەوەی کەوە ئێمە تێستی پارێزگاکانمان کرد و ببوورە بەگەڕانەوە بۆ ئەو داتایانەی کە لە پێشترا تۆمارمان کردبوو
گەیشتنە نەتیجەیە کە هەر پارێزگایەک ڕێژەی خۆی پێ بدرێ بۆی کە ئوموری خۆی پێ تەرتیب بکە و کارەبای هاونیشتمانیانی خۆی پێزە بکە. بەڵام لە دوجارە بێ ینی حاڵتەکە زۆر باشە، بەڵام پێدانی کارەبار نێوە پارێزیەکان بەپێی هاوبەشە بەپێی چییە مەسەرە؟ بەپێی دیماندا بەپێی خواستە. بەڵە چۆن دابشکراوە ئێستا لە نێوان هەر چوار پارێزگاکە هەرێمی کوردستان؟ ناڵێم ینی بەپێی ئەو ڕێژەیە کە مەسەن هەر پارێزگایەک کە دوای ئەوەی کە گەڕاینەوە بۆ داتاکان سیرمان کردووە کە معدلی ساڵێکی ئەو پارێزگایە بە چەند مێگاوات توانیوێتی هەمان ئەو کارەبایە بە کە پارێزگایەکی تر داوێتی. کە ئەگەر ئەم ڕقەمانە کۆکەیتەوە بەراوردی کەی بە کۆی گشتی بەرهەم ڕێژەیەکە بۆ دەرەچێت. ئەم ڕێژەیە دراوە بە هەر پارێزگایەک بۆی کە کارەبای خۆی پێدابین بکە. ئەمە وەکو لایەنی دادپەروەریەکەی پێویستە کاتەکانی بوونی کارەبا لە هەموو هەرێمی کوردستان وەکو یەک بێ، حتا هاوبەشەکانیش فیدەرەکان فیدەری. بەنسبەتی ئەو حەزم لێ بوو ئەوەی کە جەنابی کە حسێن باسی کرد، من حەزم لێ ینی ویستم قسە لەسەکەم بە جەنابیان لەسەری قسەکەن. وەزارەتی کارەبا کە جەنابی باسی پلانی استراتیژیەکەی من بە لوغەتە عیلمیەکەی باسم کرد، یا با بڵێم بە مۆسەڵەحی ئینجێکتم ماستەر پلان. وەزارەتی کارەبا ماستەر پلانی هەبوو 2020 بینیوە، نەک 2014 و 15 وەکو جەنابی لە کێوە پلانە بووە لە کێوە 2020 بینیوە؟ لە 2000 تقریبا 2008ەوە یەکەم هەنگاوی ئەمە کە دەستمان کرد بە وەبەرهێنان لە کارەبایە لە کەرتی با بڵین بەرەمهێنانە واتە جێنەرەیشن کە وەبەرهێن هاتە ژوورەوە. وێزگەکانی هەولێر و سلێمانی دۆشی غازی لێکەوتەوە، دواتر خورمەڵە و دواتر پەنجاوێکی سلێمانی و باعادرێ و 20 مێگاواتەکان و هەموو ئەوانە. ماستەر پلان بریتیە لە ئەو پلانە کە دائەندرێ بۆ ماوەیەکی درێژخایەن بە پێی ساڵ بە پێی قۆناغەکان و بە پێی ئەو بوجەی کە ساڵانە بۆ تەرخانەگرێ تۆ ئەم ماستەر پلانە قۆناغەکانی لێجێبەجێ ئەەکەی. لە هەر قۆناغێکە پارە نەما تۆ نەک تووشی ڕاوەستانەبی. بۆ نمونە ئەگەر لە ساڵ 2014 وەکو جەنابی کە حسێن باسی کرد ئێمە 22 سەعات کارەبا معدل لە ساڵەکە دراوە بە هاونیشتیمانیان. ئەگەر ئێمە کە لەوێ ڕاوەستاوین ساڵی دوایی ناتوانین 22 ساعتەکە بینەوە. ئێمە نەک وەکو خۆمان لێ دێتەوە، بەڵکو پاشەک شێشەکەین، چونکم ڕاستە پارە نەماوە بۆ جێبەجێکردنی پلان و پرۆژەکانی ئێمە، بەڵام گەشە سەندن و خواز دەسە کارەبا بەردەوامە. بۆیە 2014 بە کاملی 15 ئەوە 16 لە ناوەڕاستیان ئێمە هیچ پلان و پرۆژێکمان بۆ جێبەجێ نەکراوە. تەنانەت هەندێک جار گرفتی گەورەمان بۆ دروست بووە لە جێبەجێکردنی چاکسازی و سانەی بۆ بەربەج و ئیشەڕەتەکانمان. تاساوەکەوەی کە نەتوانراوە پلان جێبەجێکردی قەیرانی دارایی خۆی خێرانی دارایی لە 2014ەوە ینی دەستی پێ کردووە. بەڵێ ئەو کارێتی بۆ پێشتر نەتوانراوە جێبەجێ پێشتر هەبووە، پێشتر ئیشی باش کراوە لە 2008ەوە هەتا وەکو 2014 ئەتوانین بڵین ئەیملاقترین پرۆژەکانی وەزارەتی کارەبا لەو بەینا بووە کە ئێمە توانیمانە ئەو هەموو مەحەتەی 132 ئەو هەموو هێڵانە تقریبن بای 1 ملیار دلار پرۆژەی ڕاکێشانی هێڵەکانی 132 کەیڤی 132 کەیڤی کراوە. خۆ ئەو کارەبایی کە ئێستش هەیە هەر پاشخانەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتە ناخۆ پرۆژەیەکی وەزارەتی کارەبا بچووکترین پرۆژەی لە 25 میلیۆن دلار بۆ 30 میلیۆن دلار کەمتر نییە. بۆیە قەیرانەکە لە چەندی مناسبەتی تریشا باسم کردووە ئەگە بە شێوەیەکی با بڵین بە تەسەلسول کاریگەری کردبێت لەسەر سێکتەرەکانی حکوومەت، ئەگەر ئێمە یەکەم نەبین لە یەکەمەکانین لەوەی کە ڕاستەوخۆ کاریگەری کردووە لەسەر وەزارەتی کارەباوە لە پلان و پرۆژەکانی و خزمەتگوزارەکانی و ئەوە تا ڕەنگیشی داوەتەوە لە کاتەکانی بوونی کارەبایە. زۆر باشە، سوپاس دەکەم. دواتە گەرم بۆ لای بەڕێزت کە حسێن ئەگەر بێن بۆ لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی بەفیرۆدانی کارەبا زۆر جار باز دەوە دەکرێت کە بەفیرۆدانی کارەبا زیادڕۆیی هەیە هەم لەلایەن هاوڵاتیان و بەرپرسانەوە هەم بەوەی کۆنی هێڵەکانی کارەباوە تا چەند ئەم حاڵەتە گرفتی بۆیەوە دروست کردووە لە سنووری هەولێر. بەڵێ لە سەرتاپای کوردستان ئێمە ئەو گرفتەمان هەیە لە هەموو تۆڕەکانی کارەبا. دوو جۆرە بە فیرۆچوون هەیە، دوو جۆرە وزەی ونبوومان هەیە. یەکێکیان کە
لایەنە تەکنیکیەکەیتی کە لە تۆڕەکانی کارەبادا ون دەبێت ئەوە ڕێژەیەکی دیاریکراوە کە دەبێت لە 15 تێپەڕ نەکات بەڵام ڕێژەیەکی دیکە هەیە لە بەفیرۆچوونی کارەبا یاخود وزەی ونبووی پێدەگوترێت ئەویش لەوانەوەیە کە هاوڵاتیان بەسەرپێچی لەسەر تۆڕەکانی کارەبا وەردەگرن کارەبا ڕادەکێشن جا بە شێوەی چەتاڵ بێ یاخود لەژێر پێوەرەوە بێ یاخود دەستکاریکردنی پێوەەر بێ یاخود مۆری سەرەوە یاخود مۆری خوارەوەی پێوەەر دەشکێن یاخود جامی پێوەەر دەشکێنرێت یاخود هەر جۆرە دەستکاریەکی کە لە پێوەرەکاندا دەکرێت ئەوانە جۆرەکانی سەرپێچینە وا دەکەن کارەبای وزەی ونبوومان ڕێژەکەی زیاد بکات ئەگەر مەبەستت لە بەفیڕۆدانی کارەبا بێت کەوا دەکات کە کاتەکانی هەبوونی کارەبا کەم ببێتەوە لە لایە کورلایەکی دیکەوە کارەبا بە نادروستی بگات بە هاوڵاتیان ئەوە شێوازی دروست بەکارهێنانی کارەبا لەلایەن هاوڵاتیەوە بێگومان ئێمە کە کارەبا دەدرێت بە هاوڵاتیان مەبەست ئەوەیە کە بەکاری بێنن بەڵام کە کاتێک ئێمە دەڵێن کارەبایەکە زێدەڕۆیی تێدا نەکرێت مەبەستمان ئەوەیە هاوڵاتی بە جۆرەی پێداویستی خۆی کارەبایەکە بەکاربێنێ و زێدەڕۆیی تێدا نەکات لۆ نمونە ئەگەر بمانەوێت زیاتر ئەو وتانەشی بکەینەوە دروست بەکارهێنانی کارەبا مەبەست چیە لێی ئێمە کە ئێستا لە وەرزی هاوین و گەرماداین بێگومان هۆکارەکانی فێرکردنەوە بە تایبەتی سپلیت بە ڕێژەیەکی زۆر بەکاردێت لە کاتی ئێستادا لە فەرمانگەکان یاخود لە ماڵەکان یاخود لە شوێنی کارکردنی هاوڵاتیاندا کاتێک هاوڵاتی لە جێگای حەوانەوەی یاخود لە جێگای کارکردنیدایە پلەی گەرمی سپلیتەکەی ئەگەر بێت و لەسەر 25 تاوەکو لەسەر تاوەکو 27 دابنێ کە پلەی گەرمی حەوانەوەی هەر مرۆڤێکە زۆر باشترە لەوەی کە پلەی گەرمی سپلیتەکە لەسەر 16 دابنێت و دەرگای ژوورەکەی بکاتەوە لە حاڵەتی یەکەمدا کاتێک کە پلەی گەرمی ژوورەکە ئەگەر بێت و دەرگاکەی داخرابێ و لەسەر 25 و یاخود 26 و 27 دانابێت بێگومان بە زووترین کات کۆمپرسەری سپلیتەکە فەسڵ دەکات و وا دەکا کەمترین کارەبا بە فیڕۆ بچێتن بە باشترین شێوە سوود لە کارەبایەکە وەربژێ بەڵام کاتێک کە هاوڵاتی لەسەر 16 دادنێت و دەرگای ژوورەکەشی دەکاتەوە ئەوە وا دەکات پلەی گەرمی ئەو ژوورە هەرگیز نەگاتە ئەو پلە گەرمی کە لۆی دانرایە کە 16 ئەوە یەکێک لە بەکارێندا لە شێوازەکانی دروست بەکارهێنان و دروست بەکارنهێنانی کارەبادا هەیە وەکو ئاماژەم پێدا ئەگەر بێت و دەرگای ژوورەکە بە کراوەی بەجێ بهێڵدرێت دیسانەکە ئەوە وا دەکات پلەی گەرمی ئەو ژوورە وا بە ئاسانی نەگاتە 16 کە پلەی گەرمیەکەی لەسەری دانایە ئەوە شۆکارێکی دیکەیە کە کۆمپرسەرەکەی زیاتر ئیش بکات یاخود لە بەکارهێنانی ئامێرەکانی دیکە کاتێکە هاوڵاتی لە ژوێنی حەوانەوەی یاخود لە شوێنی کارکردنی دەردەچێت پێویستە سەرجەم ئامێرەکانی بکوژێنێتەوە لەبەرەوەی پێویستی پێی نەمایە یاخود لە بەکارهێنانی گڵۆپەکانی ڕۆناچیدا کاتێکە لە ژوورێکدا دانیشتو ئەگەر پێویستی بە دوو گڵۆپە پێویست ناکە دەدانە بەکار بێنێت یاخود لە کاتی ڕۆژدا ڕەنگە زۆر بەمان تێبینی ئەو حاڵەتە ناتەندروستەمان کردیەکە هاوڵاتیان لەسەر دەرگای حەوشەکان یاخود لە قەت دیواری ماڵەکاندا یاخود لە شوێنە گشتیەکاندا لە فەرمانگەکاندا دەبینین ڕەنگە گڵۆپ لە کاتی ڕۆژدا بەداگیرساوی بەکار هاتیە کە پێویستیان پێی نییە و هەروەها زێدەڕۆی لە بەکارهێنانی و بە فیڕۆدانی ئەو سامانە نەتەوەی نیشتیمانیە بە حقت ئەوەی کە ئێمە دەرکمان پێکرد لە سەرەتای ڕەمەزانەوە کە ئەم شەو بەڵێ زۆر باشە بە سەبارەت بە زیادەڕۆی کاک حسێن ینی ئێستا بۆنمە زیادەڕۆی باز ینی لە زۆربەی شارەکان پارێزگاکان ماڵی بەرپرسێ بەردەوام کارەبای نیشتیمانیە ئەم حاڵەتە تا ئێستاش هەر بەردەوام ئێستا بۆنم ئەگەر ئێوە لیژنەتان پێکەناوە جیاوازی کراوە لە نێوان خەڵکی بەرپرس و هەژاردانی ئەو یاخود بۆی زیادەڕۆیەوە لە سەڵات چەندی کارەبای هەرێم ینی بەفیڕۆ دەچێت بە جۆرەی فەرمانێکی ئەنجومەنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لیژنەیەکی باڵا پێک هات بە سەرۆکایەتی ڕێزار وەزیری ناوخۆ هەروەها لە پارێزگاکان لیژنەی لاوەچی پێکات بە سەرۆکایەتی جەنابی پارێزگار و لە قایم قایمەت و یەکە ئیداریەکانیش بە سەرۆکایەتی قایم قایم و یەکە ئیداریەکان ئێمە لە سنووری لۆ بڕینی سەرپێچەکانی سەرتۆڕەکانی کارەبا ئێمە لە سنووری پارێزگای هەولێر 8 بەڕێوەبەرایەتی دابشکردنی کارەبامان هەیە هەر یەکێک لەو بەڕێوەبەرایەتیانە لیژنەی تایبەت بە بڕینی سەرپێچەکانی سەرتۆڕەکانی کارەبایان هەیە بەردەوام کارەکانی خۆیان ئەنجام دەدەن هەر لە ساڵی 2016 لە سەرەتاوە تاوەکو
15 چوار بەجێرە و داتانێک کە لە بەردەستی مندا تاوەکو ئێستا تاوەکو 15 چوار 851 سەرپێچی کار لە سنووری پارێزگای هەولێر دەستگیر کرانە و ڕێکاری یاساییان بەرامبەر وەرگیرا لە ساڵی 2015 کە ساڵی ڕابردوو بوو زیاتر لە 6700 سەرپێچی کار لە سنووری پارێزگای هەولێر کارەبایان لێ بڕایە و ڕێکاری یاساییان بەرامبەر وەرگیرایە و بەردەوامن تیمەکانی سەر بە ڕێوەرەتەکانی دابەشکردنی کارەبا و ئێمەش بەردەوامی لە بەدواداچوون لە ئەو کارانە. بەڵێ ماڵی بەرپرسیش تێدا بۆ ئەوەی کە کارەباکەتان بڕیوە بەرپرسی باڵا ئێمە لە بڕینی سەرپێچەکانی سەرتۆڕەکانی کارەبا جیاوازی ناکەین لەگەڵ ڕێزمان لەوە هەموو بەرپرسێک هەموو هاوڵاتیەک لە وڵاتی ئێمە بە بەرپرس دەزانین جا بەرپرسێکی باڵا بێ یاخود بە هەر هاوڵاتیەکی تاچێکی ئەم کۆبەڵگایە بێ لە ڕووی بەکارهێنانی کارەباوە بە تایبەتی هەمومان بەرپرسیارین لۆ ئەوەی کە کارەبا بە دروستترین شێواز بەکاربێنین لۆ ئەوەی ئێمە وەکو فەرمانگەی کارەبا بتوانین بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیان سپاس دەکەم دواتر دەگەڕێن و لای بەرز کاک دەگەر بین لای بەرز سەبارەت بەوەی کە ئێستا بەگشتی هەموو هەرێمی کوردستان بە ئاوارەکانی شو پێویستی بە چەند مێگاوات کارەبا چەند کورتێنانەیە ئێستا ئێمە خواستی زستان و خواستی هاویمان فەرقی هەیە کامە زیاترە بە ئێمە بەرزترین خواستمان ئەمەش پێچەوانەی هەموو با بڵین ئەو حاڵتانەیە کە لە دنیای تۆمار بکراوە هەتا بۆ پێچەوانەی با بڵین باقی پارێزگاکانی تری عێراقیشین کە ئەوان بەرزترین خواستیان لە هاوی نایە بەڵام ئێمە بەرزترین خواستمان لە زستانایە بەڵام خواستی هاوی نیشمان زۆر زیاتر و با بڵین نائاساییترە لە خواستی بەهار و پاییزمان بە نمونە ئێمە لە بەهارە بە 2000 مێگاوات تەواوی هەرێمی کوردستان کارەبای هەبووە فول بۆ با بڵین مێگاواتمان هەبووە زیاد بووە هەر ئەم توانای بەرهەمی تریشمان بۆ ئیزافە کردووە کە گەیشتونەتە 2600 مێگاوات لە ئێستاە بەڵام ئێمە ئەتوانین تەنیا 15 بۆ 16 کاتژمێر کارەبا بین واتە ئێمە پێویستمان بە نزیک لە 1500 مێگاواتی ترە بۆی کە بتوانین کاتەکانی بوونی کارەبا نزیکەینەوە لە 24 کاتژمێر ئەوەی کە بە ژمارە لای ئێمە ینی ئەبێمە بە داتا بەڕاستی بکەین 4000 نزیک 4000 بۆ 4500 مێگاواتمان پێویستە بۆی کە 24 کاتژمێر کارەبای پێ بێت زۆر باشە سەبارەت بە داهاتی ساڵانەی کارەبا زۆر بە کورتی ینی داهاتی ساڵانەی کارەبا خەرجەکەی زیاتریان داهاتەکەی ئەوە لە 2000 ئەتوانین بڵێن لە 2009 بە بەردەوامی قسەی لەسەر کراوە هەر بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابی جارێکی تریش من ڕوونیەکەمەوە بۆ جەنابت و بۆ بینە لە بەڕێزەکانیش وەزارەتی کارەبا ساڵانە ئەو پارەی کە کۆیە کاتەوە لە ئیرادەکەی لە ئیرادی کارەبا لەو کارەبای کە ئەفرۆشێ بە هاوبەشەکانی ئەگەر بە تەواوی بە کاملی هەموو هاوبەشێک پارەی کارەباش با لە کاتی خۆیان و پارەکە کۆکەیتەوە هێشتا ئەکاتە لە سەتادەی خەرجەکانی وەزارەتی کارەبا ئەخرۆ کارەکەی ئەوەی کە بەڕێگایەکی تەندروست بەرهەمێنانرێ خود ئەوڕێک بۆ نمونە بە گازوایل بەرهەم دێنرێ بە غازی سروشتی بەرهەم دێنرێ ئێستا کامیان زیاتر بۆ هەرێمی کوردستان تێچوونی کەمترە بۆ هەمووی ئەوانەی لە ناوایە ینی بە دڵنیاییەوە مەسەن لە ماوەکانی ڕابردووە لە ساڵی 2013 بۆ خوارەوە 12 ئەوانە ئەو کاتە ئێمە وێزگەی کۆرمۆر با بڵێن ئەوەی کە سەرچاوی غازی سروشتەکەیەتی بە پارەڵاو وەکو چۆنەڵێ بە هاوشانی ئەو پلانانی کە ئێمە هەمان بوو بۆ زیادکردنی بەرهەم و فراوانبوونی وێزگەکان بەداخەوە نەیتوانی وەکو پێویست ئینتاژی غازی سروشتی زیاد کە بۆیە ئێمە بە ناشاری پەنامان ئەبر بۆ گازوایل ئێستا کامە هەرزانتر دەکەوێت بە دڵنیاییەوە غازە سروشتەکە هەرزانترەکەوێ و دۆستی ژنگەیە و لە ڕووی عەمەلیەوە ئاسانترە زۆر خاڵی تایەکە زۆر باشە زۆر باشە کاتمە کەمەوە بە دۆ پرسیارم سەبارەت بۆ بێ کە پێشتر باز دەکە کە وەزارەتی کارەبا بدرێت بە کەرتی تایبەت ئێستا هیچ هەوڵێکەیە بۆی کە بدرێت بە کەرتی تایبەت و بفرۆشترێت ئەوەندەی بەقەدەر ئەوەی من ئاگادارم ئەوەی کە بەڕێز داگادار بیت بەڵێ بەقەدەری من ئاگادارم چەندین کۆبوونەوە هەبوو کە یەک دوو کۆبوونیان خۆم با بڵێن بەشدار بووم لە کۆبوونەوەکان حکوومەت بیری ئەو کردوتەوە و
مۆزوعی خەسخەسەکردنی سەکتەری کارەبا و ڕەنگە سەکتەرەکانی تریش لە دنیاە ئەوە شتێکی متەبع و جێبەجێ کراوە، یعنی حکوومەت کابیری لەمە کردوێتەوە. ئەوە نییە بڵێ شتێکی نەتازەیە وەنە ئەوە شکە بەسەن جێگەی ئینتقاد بێ، شتێکی باشە بیرکردنەوە لەوەی کە تۆ بە ئەتیجاهی پرایڤت سەکتەر بڕۆی و کارەبا ڕادستی پرایڤت سەکتەر بکەی. بەڵام کۆمەڵێک مەرجوبەندی هەیە پێویستە حکوومەتیە دەقیق بێەوە ئێمە لە ڕێگەی خۆمانەوە هەرێکە و لە بەرپرسانی وەزارەتی کارەبا ئەم لەگەڵ بەڕێزان لە ڕاوێژکاران و لە نرخی وەزارەتی کارەبا چەند ئەگەر حکوومەت تێرەن بیفرۆشتەوەی کە مەزن دەکراوە؟ ئەوانە هەموو تێبینی و ناڵێم هینی خۆیان ئەدەن بە ژەنابی وەزیر و ژەنابی بریکاری وەزیر بۆ کە ئەوان لەڕێی خۆیانەوە ڕاستپاردەکانی وەزارەت سەرکاتی ئەنجومەن بووی کە بە باشترین شێوە ئەو پرۆسێ جێبەجێ زۆر باشە. بەس ئەوتم بە ئەو دوپرسیاری سوارد بۆی کە ئێستا پێدانی کارەبا ینی بۆ نمە کارەبای نیشتیمانی چەندی هاوڵاتی بەکاردێنێت، چەندی دام و دەستگەکان حکوومەت و کارگەکان بەکاری دێنێ؟ بەداخەوە ئەمەش هەر حاڵڵێکی نائاساییە، داوان لەبەرەوەی کە ئێمە وڵاتێکی سەناعی نین بۆ ڕەنگە وڵاتێکی زراعیش نەمین. لە هەموو دنیا لە 1965 توانای بەرهەمی ئەو وڵاتە بۆ سەکتەرەکانی پیشەسازی و کشت و کاڵ و باقی سەکتەرەکانی تر ئەڕوا. بەڵام لە هەرێمی کوردستان بەپێی ئەو داتیانی کە لای ئێمەیە لە 1965 بۆ 75 توانای بەرهەمەکەمان بۆ دۆمەستی گلۆدەواتە بۆ لۆدی کە ئەدرێ بە هاو نیشتیمانیان و بە ماڵان و باقی لۆدەکە ئەدرێ بە کەتی پیشەسازی وەزراعی و حکومی و سەکتەرەکان. کاک حسێن ئەگەر دوا پرسیارم بە کورتی دقەیەک بۆ بەڕێزتان چی بکرێت بۆەوەی کە و 16 کاتژمێرەی کە حکوومەت دەیدا بە وڵاتن لە مانگی ڕەمەزان کەمتر نەکرێتەوە، یعنی ئایا گەر کارەبا زیاتر بەکارێنرێ مەترسی کەمبوونەوەی هەیە؟ سەبارەت بە چی بکرێت لە ئەوەی کە کاتەکانی هەبوونی کارەبامان دانەبەزێت یاخود زیاتر بێت، دوو خاڵی سەرەکی هەیە. یەکێکیانەوەیە وەزارەتی کارەبا لە هەوڵی ئەوە دابین کە وەزگەکانی بەرهەمێنانی کارەبا یاخود تۆڕەکانی کارەبامان بە باشترین شێوە ئیدارە بکرێت لە ئەوەی تووشی گرفتی تەکنیکی نەبن. ئەوە لەلایەک لەلایەکی دیکەوە کە وا دەکات کاتەکانی هەبوونی کارەبامان زیاد ببێت یاخود شێوازی پێدانی کارەبایەکەمان باش ببێت و پچڕ و ناڕێک نەبێت. ئەویش کەمکردنەوەی خواستە لەسەر کارەبا، ئەویش بە بەکارهێنانی کارەبا بە شێوەزێکی دروست لەلایەن هاوڵاتیانەوە کەوا بکات کارەبا بە جۆرەی پێداویستی خۆیان بەکار بێنن، زیێدەڕۆی لە بەکارهێنانی دانەکەن لەوەی بتوانین زیاترین خزمەتیان بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ کاک حسێن حەمەد بۆ نمونەکە من بەڵێ زۆر سپاس دەکەین کاتمان تا سپاس بۆ بەشداریت کاک حسێن حەمەد بەڕێوەبەری کارەبای هەولێر کە بەڕێزیان لە ستۆدیۆی هەولێرەوە لەگەڵمان. زۆر سپاس بۆ کاک گومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتڕۆڵی کارەبای هەرێم کە بەڕێشان لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مابوو. بینەرانی بەڕێز تەوەری دووەممان تایبەتە بە پرسی لا مەرکەزەتی پارێزگەکان سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان شڕۆڤەی ئەم پرسە دەکەین. لە کاتێکدا بەشێک لەلایەنە سیاسیەکان باس لە پێدانی لامەرکەزیەت دەکەن بۆ پارێزگاکان لە پێناو چارەسەرکردنی بەشێک لە قەیرانەکان و ڕایکردنی کاروباری هاوڵاتیان، بەڵام سەرۆک وەزیران بە فەرمانی ژمارە 1700 لە هەفتەی چواری 2016 فەرمانی بە هەڵوەشاندنی بڕیارەکانی ژمارە 3 ساڵی 2009 کە لامەرکەزیەت دەدات بە پارێزگاکانی هەرێمی کوردستان. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کار بە یاسای لامەرکەزیەت دەکەن و داوا دەکەن حکوومەتیش کار بەو یاسایە بکات. وەکو ئەنجومەن پەیوەندیەکمان بە لایەنە سیاسیەکانەوە نییە، ئەمە یاسایە بێ حکوومەت جێبەجێ بکاوە هەتاکو لامەرکەزی جێبەجێ بکرێت پرۆسەی دەوڵەتداری و حکومڕانی پتەوترە بێ. ژمارە 3 ساڵی 2009 چەسپێنراوە. ئێمە داوای جێبەجێکردنی یەکەین، ئەگینا ئەمە یاسای هەیە و ئەبوو لە ڕابردووە کاری پێ بکرێ و ئێستا ئێمە بەو یاسایە کارەکەین لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. ئێستا بەشی گەورەی و قەیرانە چارەسەرەکەشی لە ئەستوی پارێزگاکانە. ئەو موچانەشی کە ئیسا بەو حاڵە بە نیوە ناشڵانە ئەدرێ و بۆ چۆڕە ئەدرێ لە داهاتی ناوخۆیەکە لەلایەن پارێزگاکانەوە کۆکرێتەوە. ئەو داهاتی داواتی گشتیە و
پێویستە هەموو خەڵکی سوودن بێت تا ئیستا نازانین چۆنە و چەنە و چەنی لێ چەندمان دەسەکە و چەنی خەرجەکەین. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت لامەرکەزیەت باشترین جۆری سیستەمی حکومڕانیە بۆ هەرێمی کوردستان چونکە ڕێگر دەبێت لە بەردەم بڕیاردان لە ژوورە تاریکەکان و دزی و بەهەردەردانی سامانی گشتی و شەفافێت دروست دەکات لە داهاتەکان. مرکزیت بەمانای دوورکەوتنەوە لە خواستە مەیدانەکانی هاونیشتیمانیان. مرکزیت واتە بڕیاردان لە ژوورە داخراوەکانەوە نەک لە ڕوانگەی شەقام و خواستی هاونیشتیمانیانەوە. مرکزیت واتە جۆرێک لە حاڵەتی تەوارێ و ئەمەرجنسی کە بەسەر وڵاتە هاتووە لەبەرەوە پێشێلکردنی ئەمانە هەمووی لە ڕوانگەی بەکارهێنانی سیستمی مرکزیەوە دێتەدی بەتایبەتیش لە هەرێمی کوردستانە کە خۆمان باشە زانین چەندین جۆر جیاوازی هەیە هەر لە دوو ئیدارەیەوە هەتاوە کوشتەکانی تر کە پێویستی بە سیستمێکی لامەرکزی محکەم هەیە بۆ ئەوەی کە ئیدارەی هەرێمی کوردستان بە شێوازێکی یەکگرتوانە و سەرکەوتو بڕێرەوە لە مرکزیت بە یەکێک لە سیستمە پێشکەوتەکانی یەکخستنی جیاوازیەکان لە هەر وڵات و هەرێمێکدان. لا مرکزیت شۆربوونەوەی دەسەڵاتە کارگێڕی و دارایەکانە بۆ ئەنجومەنی پارێزگا و یەکە ئیداری و سربەخۆکان و ڕایکردنی کاروباری هاوڵاتیان لە سنووری پارێزگا و ناوچەکەی خۆیدا. لە هەرێمی کوردستانیش یاسای تایبەتی بۆ دەرکراوە بەڵام ئەنجومەنی وەزیران کار بەو یاسایە ناکات و فەرمانی بە هەڵوەشاندنەوەی ئەو یاسایە کردووە. ڕزگار ساڵح، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. سڵاوتان لەبێ بەڕێزان. کاک دکتۆر غاڵب محەممەد سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە ئەنجومەنی پارێزگای سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. کاک دکتۆر سەرەتا گەر لەوە دەست پێ بکەین هۆکاری چییە کە ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە بڕیارێک باز دەکرێت کە بڕیاردەوە بەڕاگررتنی یاسای ژمارە 3 ساڵی 2009 یاسای ئەنجومەنی پارێزگەکان کە دەسەڵاتی زۆری داوە بە ئەنجومەنی پارێزگەکانی هەرێم. لە بینەرانی خۆشەویستان و پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهان و لە مسلمانانی هەرێمی کوردستان دەکەم بە هیوای ئەوەی کە ئەم مانگە ببێتە خێر و بەرەکەت بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. طبعا ئەگەر ئێمە باسی لامەرکەزیەت بکەین دەبێت سەرەتایی لامەرکەزیەت بزانین لە عێراق لە چ کاتێکا سەری هەڵداوە و چۆن بتوانین ئیدارەی ئەو پرۆسە سیاسی یا پرۆسە دیموکراتیە بکەین کە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا هەبووە و کە پشتیوانیی تەواو بکرێت لە مرکزی. طبعا لە دوای ئەوەی کە لە 2023 ڕژەمی بەعەس ڕوخێنرا حکوومەتی ئەمریکا بیری لەوە کردەوە کە سیستەمێکی لە مرکزی دانێت بۆ عێراق چکە عێراق وڵاتێکە پڕە لە کێشە و گرفت و هەوڵ بدرێت بەهۆی لە مرکزیێتەوە و کێشە و گرفتانە چارەسەر بکرێت و بەهۆی ئەوەی کە بڕیارێ درکرا لە پێوترێ بڕیاری بلێمەر کە ئەنجومەن تەشکیل بکرێت لە هەموو پارێزگەکانە و هەڵبژاردننی بۆ بکرێت و لە 2005 ئەو هەڵبژار نەکرا. ئێستا لە حکوومەتی عێراقی یان بڵین ئەو بەشەی کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیدایە زیاتر لە 3 هەڵبژاردن کراوە بۆ ئەنجومەنەکان و دەسەڵاتی زیاتر دراوە بە ئەنجومەنەکان چۆن کاری هاوڵاتیان ڕایی بکات و چاودێری تەواوی پارێزگاکان بێ کە لەلایەن ئەنجومەنەکانەوە دادەنرێت. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەوەی کە سەرکردایەتیەکەی دەکات و ئەوەی کە لە پلەبەرزەکانی دەیەک و سەرۆکی حکوومەت و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بیریان هەموو کاتێک لەوە کردوێتەوە کە لا مرکزیت داوا بکەن بۆ خۆیان و خۆیانیش مرکزی تەطبیق بکەن. یعنی ئێمە خۆی لە خۆیان دووفاقیەکە. ئێمە هەموو جارێک داوا دەکەین لە عێراق دەڵێن ئێمە عێراقێکی فیدراڵین و عێراقێکی لە چەند هەرێمێک پێک هاتوین و بێ دەسەڵاتەکانمان بۆ شۆڕ بکرێتەوە. بەڵام کە دێتە هەولێر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەسەڵاتەکان شۆڕ ناکرێتەوە بەڵکو مرکزیەتێکی تەواو پەیڕەو ئەکرێت و بە زەختی ئۆپۆزیسیۆنی پێشوو کە لە 2009 ئەوانە زەختیان کرد کە کرا کە هەڵبژاردن بکرێت بۆ ئەنجومەنەکان. خۆتەزانی ئەنجومەنەکان ئەو ئەنجومەنی پێشوو ماوەی 10 ساڵ بەڕاستی هەڵبژاردننی بۆ نەکرا یان بڵێن ڕینیو نەکراوە کە کەسی تر بێتە ئەنجومەن و ئەوەی کە لە هەرێمی کوردستان کراوە 2 هەڵبژاردن بووە. دوای ئەوەی کە یاسای ژمارە 3 2009 دەرکرا کە یاسای بڵین یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستانن لەم یاسا ئەگەر سیرکەین بڕگە و مادەی گرنگی تێدایە بەڵام ئەبێ بەڕاستی هەموار بکرێتەوە چونکە
بەشێک لە دەسەڵاتەکانی لا مرکزیەتی کەم کردوتەوە بە پێی ئەو ئەگەر بین زۆر باشە کاک دکتۆر سەبارەت بەوەی کە ئێستا بۆتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئایا و فەرمانتان بەدەستگەیشتووە کە ئێستا لا مرکزیەتی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان یاریێمی کەم کردوتەوە؟ ئەزانی ئەمە بەڕاستی نازانم ئەگەر شتێک بێ بە ناوی حکوومەتەوە ئەگەر پێم وایە ئەگەر نێچیوان بەرزانی خۆی بە سەرۆکی حکوومەت دەزانێت دەبێت ئەوە بزانێت باڵاترین دەسەڵات لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستانە و پەرلەمانی کوردستان بە پێی یاسا کە یاسای ژمارە سێیە دەسەڵاتەکانی کردو بە لا مرکزی ئەو ناتوانێت بە ڕێنماییەک هەڵی بۆشێنێتەوە ئەو خۆی بەرپرسە لە بەرامبەر پەرلەماندا ینی ئەو پەرلەمان دەتوانێت محاسبەی بکە ئەو ناتوانێت بڕیار دەرکا بۆ ئێمە ئایا لا مرکزی بینیان لا پێشتر کاک دکتۆر چەندین بڕیاری ئەنجومەنی پارێزگا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕەت نەکراوەتەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بپاسەوەی کە تێپەڕاندنیە کردووە دەسەڵاتەکانیان بەتەکید ئێمە دەسەڵاتی ئەومان تێنەپەڕاندووە دەسەڵاتەکان لا مرکزیە و ئێمە داوای هەمواری یاسای ژمارە سێمان کردووە و ئێمە داوای ئەو بڵین ئەو حملە هەڵبژاردنەی کە کات لە حملەی هەڵبژاردنە کاتی خۆی چ ئەحزابەکان هەمویان داوای ئەویانە کرد کە لا مرکزی تەواو بێ وەکو عەرب وەتەنی دەڵێن الحبر على ورق ئەو داواکاری ئەوان داوایان کردووە ئێمە ئێستا جێبەجێی دەکەین ئەویش ئەوەیە داوای لا مرکزی تەواوەکەین بۆ هەموو پارێزگاکان چیتر ناکرێت کەسێک لە دەرەوەی پارێزگای سلێمانی حکمی پارێزگای سلێمانی بکە و ببینێ بزان پارێزگای سلێمانی چی پێویستە و چی پێویست نییە ئێمە پارێزگایەکی بەرفراوانین زیاتر لە 40% هەرێمی کوردستان ئەم پارێزگایەیە و 4 پارێزگا لە ناو پارێزگایەکایە و دەبێت دەسەڵاتی تەواو بدرێ بە ئەنجومەن و پارێزگاکە بۆی بتوانین ئیدارەی کێشەکان بکەین کێشەیەکی زۆر لە پرۆژەیە لە خزمەتگوزاریە لە سوتەمەنیە لە هەموو کێشەکانی تر کە هەیە لە پارێزگای سلێمانی ئێمە دەمانتوانی چارەسەری بکەین بەڵام بەڕاستی ڕێگریەکی تەواومان لێ دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە. بەڵێ زۆر باشە کاک دکتۆر ئێستا ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوای لا مرکزیەتی سیاسی دەکا یاخود ئابووری ئەنی داوا کاریەکە بۆ کام جۆرە لا مرکزیەتەیە؟ طبعا ئێمە چەند جۆرێک لا مرکزیەت هەیە لا مرکزیەتی ئیداری هەیە لا مرکزیەتی ئابووری هەیە لا مرکزیەتی جوغرافی هەیە ئێمە داوای لە مرکزیەتی جوغرافیمان نەکردووە ئێمە داوای ئەومان کردووە لا مرکزی وەکو خۆی جێبەجێ بکرێت چونکە تا ئێستا هیچ شتێک نەماوە بە ناوی لا مرکزیەتەوە هەموو دەسەڵاتەکان لای لە هەولێرەوە تەحکوم بە لای وزارەت و لای وەزیرەکانە تەحکوم بە بەڕاستی بە پارێزگای سلێمانیوە دەکرێت من چەند نمونەیەک دەدەمێ بۆ ئەوەی بینەران و جەنابتیش بەرچاوڕوونیەکتان هەبێت لەو قۆڕەخکاری دەسەڵاتی کە لە هەولێر کراوە لەلایەن وزارەتەکانەوە کە دەسەڵاتی ئێمەیە بەڕاستی ئێمە داوامان کردووە کە ماوەی دەمانگە داوامان کردووە کە پاڵاوگەیەک دروست بکرێت 150,000 بەرمیلی لە ئیدارەی گەرمیان بۆ تەسفێکردنی سوتەمەنی بۆ ئەوی پارێزگاکەمان پێویستی بەوە هەیە بەڵام تا ئێستا وەڵام نەدراینێتەوە داوامان کردووە کە مەحەطەی تەولیدی کارەبا دروست بکرێت بەو غازەی کە دەسووتێنرێت ئێستا بتوانێت 700 مێگا کارەبا بدا بۆی کێشەی کارەبای پارێزگای سلێمانی چارەسەر بکرێت ماوەی 8 مانگە داوامان کردەوە هیچ وەڵامێکمان نەدراوەتەوە داوای ئەومان کردووە کە بەڕاستی چەند بڵین بەنداوێکی بچووک دروست کرێت لە پارێزگای سلێمانی بۆ بە گلێودانی ئەم ئاوە زۆرەی کە ئاوی سەر زەویە کە گرنگێکی تایبەتی خۆی هەیە بە پرۆژە و بە لەلایەن وەبەرهێنانەوە بکرێتە ئێستا هیچ وەڵامێکمان نەدراوەتەوە یعنی دەست دەبین بۆ هەر کێشەیەک بۆ هەر گرفتێک دەمانەوێت چارەسەری بکەین بەڕاستی ڕێگری تەواومان لێ دەکرێت لەلایەن وزارەتەکانەوە بە تایبەتی من وەکو خۆم کە سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە و سامانە سروشتەکانی ئەنجومەنم بەڕاستی دەیان ڕێگریمان لێ کراوە لەلایەن وزارەتی سامانە سروشتەکانی ئەنجومەن سامانە سروشتەکانی هەرێمی کوردستانەوە من سەرۆکی لیژنەم ناتوانم بە دوواداچوون بکەم بۆ ئەم بلۆکە نەوتیانە کە 29 بلۆکی نەوتی لە پارێزگای سلێمانیە کە حەفدەی لە ئیداری گەرمیانە تا ئێستا ناتوانم بڕۆمە ناو ئەو بلۆکانە بە دوواداچوون بکەم چەند جار ڕۆشتم قبول ناکرێ بڕۆمە ژوورۆ و ئەمە ئەوە ئەگەیەنەیە کە دەسەڵاتەکان ئەمەندە مەرکەزیە لا مەرکەزی نییە و دەسەڵاتی مەرکەزی جگە لەوەی کە چەند مافیایەک قۆڕخکاری هەموو کەرتەکان ئەکەن و دەسەڵاتەکان لەوێەوە ئەوان هەناردە ئەکرێت و ئەو پرۆژانیان پێترێ هیچی تر نییە ینی ئەگەر تۆ بتەوێت خزمەت بە هاوڵاتیان بکەی ئەبێت دەسەڵاتەکان لا مەرکەزی بێ زۆر باشە کاک دکتۆر کاک دکتۆریانی چۆن ئێستا بۆ نمونە ئەگەر لا مەرکەزیەت بۆ سلێمانی پەیڕەو بکرێت بۆ هەولێر بۆ دۆک بۆ نمونەگەر قسە سلێمانی کە بەڕێز سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانی ئایا داهاتی سلێمانی و مەسەلەن ئابووری سلێمانی ئەوە بەگەر لا مەرکەزیەت پەیڕەو بکرێت توانێت موچەی موچە خۆرانی پرۆژەکانی ینی پێتەرتیب بکرێت
طبعا ئێمە کە باسی داهاتی هەرێمی کوردستان دەکەین دەبێ ئەمە ڕچاوکەین ینی من زۆر شت ئەبینم بەڕاستی ئەبێ ئێمە ئەم بابەتە زۆر گرنگە ڕچاوکەین ئەوش ئەوەیە کە داهاتی هەرێمی کوردستان 97% لەسەر کەرتی نەوت و غازە. تۆ داوای لا مرکزی دەکەی ئەگەر داوای لا مرکزیەکی ئیداری و مالی تەواومان 100% بکەین دەبێت کەرتی نەوت و غازی ئەم هەرێم یان بڵێن ئەم پارێزگایە بکەوێتە بەردەستی ئەنجومەنی پارێزگا و پارێزگار بۆی بتوانێت موچەی فەرمانبەراندا بین بکات. بەڵام ئەگەر کەرتی نەوت و غاز نەکەوێتە بەردەستی ئێمە بەڕاستی ئێمە ناتوانین بەم بوجە کەمەی کە ئێستا دەستمان دەکەوێت لە داهاتی گەمارک و لە داهاتەکانی تر بتوانین موچەی فەرمانبەراندا بین بکەین وەکو ئەنجومەنیان پارێزگار. بەڵام دەتوانین کارێکی تر بکەین ئەوش ئەوەیە کە با نەوت و غاز ئەگەر هەر زەختی زۆر تەواو هەیە کە لەسەر وەی کە نەوت و غاز نیشتیمانیە و بۆ هەموو هەرێمی کوردستاندا قەیناوە داهاتەکەی با لێ بێ. بەڵام داهاتی ترمان هەیە، داهاتی ناوخۆ، داهاتی گەمارکەکانمان هەیە، داهاتی گومرک، داهاتی مرورمان هەیە، داهاتی زۆرمان هەیە، لە پەشارەوانەکانمان هەیە، باجمان هەیە. بەشێکی تەرخان بکرێ بۆ خزمەتگوزاری و بۆ بودجەی تەشغیلی پارێزگای سلێمانی بۆی بتوانین بەڕاستی ئێستا هەموو دایرەکانمان پێویستی بە پارە هەیە و زۆربەی دایرەکانمان ئیشەکانی وەستانوە و ئەگەر سیرکەی زۆربەی باخچە و زۆربەی ئەو شوێنانەی کە کراوەتە حەدیقەوانە هەمووی بەڕاستی وشک بووە لەوەی کە بێپارەیە ناتوان ئاوی بۆ دابینکەن کەواتە ئەمە کارەساتێکی گەورە ڕوویداوە لەم پارێزگایە و لە هەرێمی کوردستان بەگشتی دەبێت ئەم کارەساتە هەوڵ بدرێ پلانمان هەبێ بۆ چارەسەرکردنەکەی یەکەم ئەوەیە کە پەرلەمان کارا بکرێتەوە و دەسەڵاتی تەواو و ڕەهایی خۆی بەکار بهێنێت و لژنەکانیشی کاری تەواو بکەن بە تایبەتی لژنەی سامانە سروشتەکانی چووکە داهاتی 96% داهاتی هەرێمی کوردستان لەسەر نەوت و غازە. تا نەتوانین داهاتی نەوت و غاز شەفاف بکەین بەڕاستی ناتوانین بڵین داهات شەفافە، چونکە 96% شەفاف نەبێ با 4% شەفاف بێ. ئەمە یەک. دوای ئەوە ئێمە بین دەسەڵاتەکان بکەین بەلا مەرکەزی، ناکرێ کەسێک وەزیرێک کە لە وزارەتەکەیەوە تەحەکوم بەلادەیەکەوە بکا لە گەرمیان، ئەمە قبول ناکرێ. ئەمە یەک دوو ئەم ناتوانێت پلان و استراتیژەتی ئەو منتەقەدا ڕێژێت. من هەر لەگەڵ ئەوە نیم بڵێم ئەنجومەنی پارێزگای سلێمانی با دەسەڵاتی بدرێن، نا، من پێم وایە هەڵبژاردن بکرێ بۆ ئەنجومەنی قەزاکان، بۆ ئەنجومەنی ناحیەکان، بۆ ئەوانیش دەسەڵاتی ئەویان هەبێ بتوان خزمەت بە هاوڵاتیانی خۆیان بڵێن. کۆی گشتەکەی عەفومکە کۆی گشتەکەی ئێمە ڕاستەوخۆ پەیوەندیمان بە ژیانی خەڵکەوەیە، ڕاستەوخۆ خەڵک دەبینین. ئێمە دەزانین خەڵکی ئێمە چی پێویستە، نەک کەسێک لە غورفەیەکی تاریک لەسەر مێزێکە ئەو بێت تەحەکوم بە ژیانی هاوڵاتیان بکە لە لادێکی گەرمیاندا یان لە لادێکی پارێزگای سلێمانی. بەڵێ زۆر باش سەبارەت بە داهات ئێستا داهاتی سلێمانی و داهاتی مەسەرەن دۆک و شوێنەکانی تریش داهاتی پارێزگای هەڵەبجە، یعنی هەمووی بۆ حکومەت دەڕواتەوە و دواتر نادرێتەوە بە پارێزگەکان. بەڵێ بەتاکید دەسەڵاتەکانی دارایی کراوە بە 100% کراوە بە مەرکەزی. ئەو دەسەڵاتانی کەرتی نەوت و بڵێن کەرتی وزە و ئەوانە دەستمان دەکەوێت و هەرێمی کوردستان لە ژێر دەسەڵاتی وزارەتی سامانە سروشتەکانە و ئەو داهاتی کە لە گەمارک و لە شوێنەکانی ترمان دەستەکەوێت لە باجووانە لە ژێر دەسەڵاتی وزارەتی داراییە و ئەوان هەردوو وزارەتەکە تەحەکوم بەوە ئەکەن ئەم داهاتە بۆ کێ بێ و بۆ کێ نەبێت. اینجا لەگەڵ ئەوەشدا ئەگەر سەیری بکەین ئێمە داهاتی نەوت لە ماوەی ئەم مانگەدا ئێمە زیاتر لە 750 بۆ 800 ملیۆن لە نەوت دەستمان کەوتووە. بەڵام بەداخەوە ئەم داهاتە هیچی دیار نییە و دەمانتوانی دوو هێندە ئەوەی موچەی فەرمانبەران کە کەم کراوەتەوە موچەی فەرمانبەران بدەین. بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبینین لە 2016 کە زیاتر لە 6 مانگ ئەکا کە زیاتر لە تقریبا لە 3 میلیارد دۆلار نەوت فرۆشراوە، بەڵام نەمانتوانیە 4 مانگ موچەی فەرمانبەران بدەین کە 2 میلیارد دۆلارەکە. کەواتە ئەمە ئەوە ئەگەیەنێت گرنگ ئەوە نییە بڵین داهات کۆکەینەوە. داهاتێکی زۆرمان هەیە، سامانێکی زۆری هەیە هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە بەدەستی ئەمین نییە، بەدەست کەسێک نییە بەڕاستی تۆ بتانی بەکاری بێنی بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بیکاتە پرۆژەی استراتیژی و گرنگ. پارێزگایە وەکو پارێزگای سلێمانی بەڕاستی 29 بلۆکی نەوتی تێدایە، 4 بلۆکی غازی تێدایە، 60% نەوتی هەرێمی کوردستان لەم پارێزگایە هەیە، 80% غازی هەرێمی
کوردستان لەم پارێزگایەکە هیچ معقول نییە محطەی تەولیدی کارەبایەکمان هەیە کە 600 مێگا کارەبا ئەدات 1 کیلۆمتر دوورە لە غازی چەمچەماڵ و لە میران و ئەوانە ناتوان غازی بۆ دابینکەن بە مرکزیت دەڵێن نابێ غازی بۆ دابین بکرێ بەڵام عقدی 50 ساڵیەکەین بۆ ئەوەی کارەبا بدەینە تورکیا ئایا هاوڵاتی خۆمان گرنگە کارەبای هەبێیان هاوڵاتیەکی تورکی کەواتە مەسەلەکان مەسەلەی سیاسیە و مەسەلەکان نایانەوێت دەسەڵات بدرێت بە ئەنجومەن و بە پارێزگا چونکە ئەگەر دەسەڵات لای ئەنجومەن و پارێزگا بێ زیاتر خزمەت بە هاوڵاتیانەکە گەندەڵی کەم دەکاتەوە قۆڕەخکاری کەم دەکاتەوە ئێمە لە ماوەی ئەم ساڵە توانیمان نرخی بنزین دابەزێنین کەمی بنزین نێڵینەوە ئەوش بەچی بەس بە ئەوەندە نەمان هێڵا ئەو کاتی خۆی یەک کۆمپانیا دەیتوانی بنزین بێنێت زۆر سپاس بۆ دکتۆر غاڵب محەممەد سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە ئەنجومەنی پارێزگای سلێمان سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا زۆر سپاس بۆ بینەرانی بەرە سوپاس بۆ ئەوکارانم تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ